بۆ ئافرەتانیش بۆ خوشکان بە شەیاطینێک پێیان نەڵێن دینەکەتان گرنگی بەوە نەداوە، ئێوەی بە کەم زانیوە، ئێوەی بە بچووک زانیوە، با بزانن لای الله جل جلاله و لای رسول الله صلی الله عليه وسلم چ ڕێزێکیان بوو و چ شکۆیەکیان هەبووە لەم شەریعەتەیە. طبعا ئافرەت هەیە لەم شەریعەتەی ئێمە بەرامبەر بە ئومەتێک بووە، بەرامبەر بە یەک میلەت بووە، لە میلەتێ پیاوتر بووە، با بڵێن بەڕێزتر بووە. ئاسیای کچی مزاحیم خێزانی پێغەمبەری خێزانی فرعون ئافرەتێ بوو بەرامبەر بە هەموو فرعون و ئالەکەی، هەمووی کافر بوو مسلمان بوو. الله جل جلاله کە باسی ئەوانەکە هەمووی بە ئالی فرعون ناوە، بەڵام کە باسی ئافرەتەکە بە تەنیا ناویان لە بەرامبەر هەموویان. بۆیە ئافرەت بەدەست خۆیەت دەتوانێت لە بەرامبەر ئومەتێکا بێ، ئەشتوانێ نرخی باڵەمێشولەیەکی نەمێنێ بەوەی کە جوابی شەیاطینەکان باتەوە لە جین و لە ئینس لە حیزب و ڕێکخرا و گروپەکانە کە وەڵامی ئەوانی دایەوە تاو ئەڕوا و تیاچ، بەڵام کە وەڵامی ئەوانی نەدایەوە و لەسەر ڕێڕەوی دینەکەی خۆی بوو، ئەوە بۆ خۆی ئومەتێکە. پیاوەکان ئافرەتەکان دروستیانەکەن، ئەگەر ئافرەتەکان بەشکۆ نەبن پیاوەکانیش بە بچووکی گەورە بن، هەر لەشیان گەورە بێ، زلە بن گەورە نابن، قیافاکەن وی چیتر لە ناخەوە بچکۆلانن. بۆیە دروستکردنی ئافرەتێکی بەڕێز و بەهێز دروستکردنی پیاوانێکی بەڕێز و بەهێزە، و گرنگی نەدان بە ئافرەت گرنگی نەدانە بە پیاوانیش لە ئەساسات، چونکە هەموو ئافرەتێکە بێتە دایک و هەموو دایکێکیش منداڵ پەروەردەکە. مەدرسەی یەکەمی مناڵانیش دایکیانن. بۆیە هەر کاتێ خەڵکت دی ئاوا بچووک و چروک و بێڕێز بوو، پەروەردەی نەبوو، سەقەت کرابوو لە پیاوانە، ئەوە حتمما نوقسانی لە تربێتەکە هەیە لەلایەن دایکەوە. ئەوە گەر دایکی وەختی خۆی تربێت بدرایە و بەهێز بووە هەڵبەتان پیاوەش وا دەرچوو. بەڵام کە ئەم وا لاواز دەرچووە و ئاوا زەلیل دەرچووە، هۆکارەکەی زەلیلکردنی دایکێتی و لاوازکردنی دایکێتی.